ڕوخانی ڕژیم بەڵێ بەڵام بەدەستی جەماوەر. سەرنجام دوای 12 ڕۆژ شەڕی ماڵوێرانکەر کە بە هێرشی دەوڵەتی جەنایەتکاری ئیسرائیل بۆ سەر ئێران دەستی پێکرد، ئاگربەست ڕاگەیەندرا و هێوادارین کە ئاگربەستە دەستپێکی کۆتایی هاتنی شەڕەکەش بێت. هۆکاری ئەم ئاگربەستە شتێک بوو بێت، هەرەوەی کە کۆتایی شەڕێکی دژە خەڵکی کە دووکەڵەکەی ڕاستەوخۆ دەچێتە چاوی خەڵکی هەردوو وڵاتی ئێران و ئیسرائیلەوە خواستێکی واقعی خەڵکی هەردوو وڵات و بە تایبەتی ئێران بوو. بەڵام تاو جێگایی کە پەیوەندی بە ڕژیمی کۆماری ئیسلامیەوە هەیە، واقعیە دەوەیە کە ئەم شەڕە و ڕووداوەکانی دوای 7 ئۆکتۆبەری 2023 زاینی هاوسەنگی هێزی لە تەواوی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە زیانی ڕژیمی کۆماری ئیسلامی گۆڕی. ئەم ڕژیمە لە بەرچاوی خەڵک لەوە لاواز و بێهێزتر خۆی نیشاندا کە بیری لێ دەکرایەوە. دوای ئەم شەڕە حکومڕانی بەسەر جەماوەرێکی تووڕە و ناڕازیدا بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی کارێکی ئاسان نابێت. پێکاتەی ڕێبەرایەتی ڕژیم دوای ئەم شەڕە هەرچیەک بێت، جەماوەری ناڕازی لەسەر بەدواداچوون بۆ ویست و داواکاریەکانی خۆیان بەردەوام دەبن. بزوتنەوە پێشڕەوە و پێشگەوتن خوازە کۆمەڵایەتیەکان گەشە دەکەن، ڕێکخرا و وشیارتر دەبن. سەرکوتی بزوتنەوە داواکاری تەوەرەکان بۆ ڕژیم ئاسان نابێت. پرۆسەی ڕوخانی ڕژیم هاوکات پرۆسەی شکڵگرتنی ئاڵترناتیڤەکەشی دەبێت. ئەمە ئاسوەیە و ئەم استراتێژیە ڕاستەوخۆ بەدیلی استراتێژیە و ڕەوتانەیە کە چاوەڕوانیەوە بوون کۆماری ئیسلامی بە شەڕی ئامریکا و ئیسرائیل لەگەڵ ئەم ڕژیمە بڕوخێت. ئەوان هێندە بەوە گەشتبین بوون کە تەنانەت لێدوانەکانی بەرپرسانی ئامریکایان نەدەبیست کە بەردەوام دەیانوێت ئەوان بە تەمای گۆڕینی ڕژیم نین. بەڵام باوای دابنین کە دەوڵەتی ئەمریکا پلانی گۆڕینی ڕژیمیشی هەبێت و هەنگاوی بۆ بنێت. لەم حاڵەتەدا با چاوێک بخشێنین بەسەر دوو ئەزمون لەناو گەلێک ئەزمونی لەو چەشنەدا بۆ ئەوەی ببینین ئیمپریالیزمی ئەمریکا لە هیچ شوێنێکی ئەم جیهانە ئازادی و دێمۆکراسی و ئاسایش و خۆشگۆزەرانی بۆ خەڵک بە دیاری نەهێناوە و ناهێنێ و لە پێناو پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیدا هەموو ئەمانە بە ئاسانی ژێر پێدەنێت. دەوڵەتی ئەمریکا لەم چەند ساڵی ڕابردوودا بووە هۆی کەوتنی دەسەڵاتی تاڵبان لە ئەفغانستان لە ساڵی 2001 زاینی و کەوتنی دەوڵەتی بەعسی عێراق لە ساڵی 2003 و ئاکامەکانی لەبەرچاوی هەموو خەڵکی جیهاندایە. ئەرتەشی ئەمریکا لە لووتکەی هاوپەیمانیەکدا بە ناوی شەڕ لە دژی تێرۆر و دابینکردنی دێمۆکراسی و مافەکانی ژنان هێرشی کردە سەر ئەفغانستان و ساڵی 2021 زاینی بە شکستێکی مێژوویی لە وڵاتە پاشەکشەی کرد. کوژرانی دەیان و سەدان ژن و پیا و منداڵی بێدیفاع، وێرانکردنی ئابووری و ئاوەدانی وڵات، پەرەسەندنی گەندەڵی هەمەلایانە، ئاوارەکردنی چەندین ملیۆن مرۆڤ و گەڕاندنەوەی تاڵبان و تیارکردنیان بە جۆرەها چەک و چۆڵ تەنیا بەشێک بوو لە دەرەنجامەکانی هێرش و دەستێوەردانی ئیمپریالیزمی ئەمریکا لە ئەفغانستان. ئێستا لەژێر دەسەڵاتی ئەم هێزە ئیسلامیە کۆنەپەرستەدا ژنان لە مافی ئینسانی و سیاسی خۆیان بێبەش کراون. کچان ڕێگریان لێ دەکرێت بچنە قۆناغەکانی خوێندنی دوای سەرەتایی. ملیۆنان کرێکار لە ئەفغانستان بێکارن و 28 ملیۆن کەس بە یارمەتی ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان درێژە بە ژیانی پڕازاریان دەدەن. 15 مارسی ساڵی 2023 زاینی 20 ساڵ بەسەر داگیرکاری عێراق لەلایەن هاوپەیمانیەکەوە بە سەرۆکایەتی ئەمریکا تێپەڕی. ئەو داگیرکاریە بە بیانووی درۆینەی چەکە کۆمەڵکوژەکان دەستی پێکرد. لەم هێرشەدا زیاتر لە 200,000 کەسی مەدەنی عێراقی کوژان. جگە لە بیرە نەوتیەکان باقی شوێنەکانی وەک مۆزەخانەکان تاڵان کران. ژمارەیەکی زۆر لە زانایان کوژران یان ناچار بوون وڵات بەجێهێڵن. بناغەکانی ئابووری وێران کران. چەند سەد هەزار کەس بەهۆی شەڕی تائیفی شیعە و سوننەوە گیانیان لەدەستدا و زەمینە بۆ سەرهەڵدانی هێزە کۆنەپەرستە ئیسلامیەکانی وەک ئەلقاعیدە خۆش بوو. پێش هێرشە تازەکەی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر شارەکانی ئێران، بزوتنەوە خەباتکار و شۆڕژگێڕەکانی کرێکاران، خانەنشینان، ژنان و باقی بزوتنەوە کۆمەڵایەتی و ئازادی خوازەکانی تر لەسەر بەستێنی دژوازی و قەیران و گەندەڵی جێگیری نظامی ئیسلامی ترسی مەرگیان خست بۆ دڵی ئەم ڕژیمەوە.
ئەو شەڕە 12 ڕۆژەی ئێستا بە شێوەیەکی کاتی ئەم پرۆسەی ڕاگرتووە. هەندێک لەو هێزە کۆنەپەرست و سەڵتەنەتخوازانەی کە بۆ گەیشتن بە دەسەڵات هیوایان لەسەر دەوڵەتی ئەمریکا و هێزە گوێڕایەڵەکەی واتە دەوڵەتی نەژادپەرستی ئیسرائیل هەڵچنی بوو، زۆر ساویلکانە داوایان لە خەڵک دەکرد کە لەم بارودۆخە شەڕ لێدراوەدا ڕاپەڕن. ئەم هێزە پاسیڤانەی کە دەنگیان لە جێگایەکی گەرمەوە دێت چاوەڕوانی ئەوەیان لە خەڵکی بێزار لە حکوومەتی ئیسلامی دەکرد کە لە بەرامبەر ڕژیمێکدا کە هەموو هێزی سەرکوتی خۆی کۆکردبەوە و هێنابوویە مەیدان ژیان و تەندروستی خۆیان بخەنە مەترسیەوە تا ئەوان لانیکەم هێزی خۆیان بە ئەمریکا پیشان بدەن و بۆ نمونە ڕژیم بڕوخێنن کە بینیمان چۆن ئەژنۆی ناومێدیان لە باوەش کرد. بەڵام لە بەرامبەردا پێشڕەوانی ئەم جەماوەرە کە لە ئاخێزی شۆڕش گێڕانەی ژیان ئازادیدا دروشمی نەشامان دەوێت نەڕێبەر مەرگ و نەمان بۆستەمگەریان بەرز کردەوە، ڕێگەچارەیەکی جەماوەری و گونجاویان خستە بەردەم خەڵک. ئەوان داوایان لە خەڵک دەکرد کە لە بارودۆخی شەڕدا بەهانای یەکترەوە بچن و لەم ڕێگەیەوە هاوپشتی ئینسانی خۆیان بۆ قۆناغی دوای شەڕ بەهێز بکەن. هەر لەم پەیوەندیەدا بوو کە کۆمەڵێک لە لایەنگرانی حیزبی کۆمۆنیستی ئێران ڕاگەیاندنێکیان بڵاو کردەوە بە ناونیشانی بەرنامەیەک بۆ ڕێخستنی جەماوەر لە بارودۆخی شەڕ و خەیرانەکاندا و وەک هەنگاوێکی کردەیی بۆ بەرگریکردن لە خەڵک و ژیان و کەرامەتی مرۆڤایەتی ناویان برد. ئەوان بە تەئکید وتیان کە ئەم بەرنامەیە سربەخۆیە لە هەر دام و دەستگایەکی حکوومەتی و پشتبەستووە بە خۆڕێخستنی جەماوەری و هاوپشتی چینایەتی. ئەم هێزە شۆڕژگێڕ و وشیارە لە بڕگەی یەکەمی ڕاگەیاندنەکەیاندا نووسیویانە بەرگریکردن لە ژیان و ئازادی و کەرامەتی مرۆڤەکان لە بەرامبەر شەڕ و دیکتاتۆریەت و هەژاریدا ئەرکی هەموو لایەکە. لە بڕگەی دووەمدا جەخت لەسەرەوە دەکاتەوە کە پێویستە پشت بە خۆمان ببەستین، بەکاری ڕێخستن لە شوێنی ژیان، ناوەندەکانی کار، گەڕەک و گوندەکان، دامەزراوە جەماوەریەکان پێک بهێنین. ئەوان دوای دەستنیشانکردنی ڕێنمایی کردەی بۆ دابینکردنی هاوپشتی، پاراستنی خۆیان و لە قاودانی پڕۆپاگەندەی ڕژیم و دوژمنە چینایەتیەکان خامکیان لەسەر داواکاریەکی سەرەکی و وردبینانە داناوە و نووسیویانە خۆمان بۆ سەردەمی دوای ڕووخانی ڕژیم ئامادە بکەین. گواستنەوەی دەسەڵات تەنیا دەبێت لە ڕێگەی شۆڕاکانی جەماوەرەوە ئەنجام بدرێت، نەک لە ڕێگەی هێزە نظامی و هەلپەرستەکانەوە. لایەنگرانی حیزبی کۆمۆنیستی ئێران لەو ڕاگەیاندنەدا ئاماژەیان بەوە کردووە کە هەر چەشنە ڕەگەزپەرستی و شۆڤێنیزم و هەڵاواردنێکی ڕەگەزی یان نەتەوەیی ڕەت دەکەینەوە. ڕزگاری سەرجەم نەتەوە و ڕەگەزەکان لە گرەوی ڕزگاری هەموماندایە. ڕاگەیاندنەکە دوای ئاماژە بەخواستی یەکسانی تەواوی مافەکانی ژنان و پیاوان و هەروەها هاوخەباتی لەم قۆناغەدا بەم ڕستەیە کۆتایی پێدێت. ئێمە بۆ کەس شەڕ ناکەین و هیوامان بە هیچ هێزێک نییە. ئەگەر یەک بگرین و خۆمان ڕێک بخەین و ڕاستە و خۆ بڕیار بدەین، هیچ هێزێک ناتوانێت ژیانمان تێکدات. ئێمە جگەرگۆشەکانمان بۆ داهاتوویەکی ئینسانی و ئازاد ئامادە دەکەین. چارەنووسی ئێمە لە دەستی خۆماندایە.